بەڵێ چی ئاسڵاوتان لێبێ وەکو لە ڕابردووە لە هەفتەی ڕابردووە ئێمە بە دوواداچوونمان کرد ئێنارتی چووە ناو پەرلەمانی بەلجیکا و لەوێ لەگەڵ بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی بەلجیکا چاوپێکەوتنمان کرد ئەوان ئاماژەیان بەوە کرد کە سەرجەم پارت و لایەنەکانی وڵاتی بەلجیکا لە پەیوەندیەکانی دەرەوە دانیان ناوە بە جینۆسایدی یەزیدیەکاندا لە وڵاتی بەلجیکا ئەو کۆمەڵکوژیەی یەزیدیەکان بە جینۆساید ناسێنراوە لەلایەن بەرپرسی و هەروەها کۆمیتەی پەیوەندیەکانی پەرلەمانی بەلجیکاوە بڕیاریشە ئەمڕۆ ئەو پێشنیار بڕیارە بخرێتە بەردەم پەرلەمان و لە ئێستادا کۆبوونەوەی پەرلەمانی بەلجیکا دەستی پێکردووە سەبارەت بە کۆمەڵێک پرس کە یەکێک لە بابەتەکان کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکرێت و دەنگی لەسەر دەدرێت ئەو بابەتی کۆمەڵکوژی یەزیدیەکانە کە لەلایەن پەرلەمانی بەلجیکاوە بە تەواوەتی ئەمڕۆ پەسەند دەکرێت ئەمەش با پێی وتەی جۆرج کە پێشتر ئێمە لە چاوپێکەوتنمان لەگەڵا کردبوو ئەویش ئاماژەی بەوە کردبوو کەوان پێشتر چۆنەتە هەرێمی کوردستان و لا شەنگال چاویان کەوتووە بە شێخی یەزیدیەکان هەروە چاویان کەوتووە بە ژمارەیەک لە قوربانیانی یەزیدیەکان کە لە کۆمەڵکوژیەکە نەجاتیان بوو یاخود لە ژیاندا مابوون و کۆمەڵێک بەڵگەی چڕ و پڕی کۆ کردبەوە جۆرج یەکێکە لەو کەسایەتیانەی کا بە دوواداچوونێکی چڕی بۆ ئەم کەیسە کردبوو هەروەها پێشنیار بڕیارەکەش لەلایەن جۆرجەوە ئامادە کردبوو کە لە پارتی مەسیحیەکانە هەروەها هەر ئەو ئەمڕۆ ئەو پێشنیار بڕیارەی خستووەتە بەردەم پەرلەمانی بەلجیکا و بڕیارە بە پێی وتەکانی ئەو سەرجەم پارت و لایەنەکان بە ئەرێنی لە پێشنیار بڕیارەکەیان ڕوانوە و پێشوەختە دەنگیان لەسەر داوە کە ئەوان رازین بەوەی کە ئەم پێشنیار بڕیارە یاخود بە جینۆسایدی بە جینۆساید ناساندنی یەزیدیەکان هەر هەمویان ئەرێنی چاویان لێ کردووە و بڕیاریشە ئەمڕۆ سەرجەم پارت و لایەنەکان دەنگی پێ بدەن و بەتەواوەتی لەلایەن پەرلەمانی بەلجیکاوە پەرلەمانی فیدرالی بەلجیکاوە بە تەواوی پەسەند بکرێت کە یەزیدیەکان لەلایەن داعشەوە کۆمەڵکوژیان بەرامبەر کراوە ئەمەش پێشوەختە جۆرج ئاماژەی بەوە کردبوو کە ئەوان چوونەتە هەرێمی باشووری کوردستان چاویان بە بەرپرسانی عێراق و بەرپرسانی هەرێمی کوردستان هەروەها یەزیدیەکان کەوتووە هەروەها لە ڕۆژئاوای کوردستانیش چوونەتە ئەو کەمپی یەزیدیەکان لە ڕۆژئاوای کوردستان لەوێش کۆمەڵێک بەڵگەی دیکەیان کۆ کردوێتەوە و ئەو بەڵگانەیان سەرجەمیان لەو پێشنیار بڕیارەیە پێشکەش بە پەرلەمانی بەلجیکا کردووە هەروەها جۆرج ئاماژەی بەوە کرد کە کۆمەڵێک هەوڵیش هەیە لە ناو پەرلەمانی یەکێتی ئەوروپادا کە جینۆسایدی یەزیدیەکان بە تەواوەتی لەلایەن پەرلەمانی یەکێتی ئەوروپاشەوە بە جینۆساید بناسێنرێ هەروەها و هیوای خواست کە سەرجەم پارت و لایەنەکانی ناو پەرلەمانی یەکێتی ئەوروپاش دەنگ بدەن بەوەی کە کۆمەڵکوژی یەزیدیەکان بە جینۆساید بناسێنرێ لە تەواوی ئەوروپادا ئەمەش بۆ یەزیدیەکان دەبێتە پێشینەیەکی زۆر باشتیە پێدەچێت لە داهاتوویەکی نزیکدا هەوڵ و هەروەها هاوکاریەکان بۆ یەزیدیەکان بەرفراوانتر ببێ لە سەر ئاستی وڵاتانی جیهاندا هەروەها ئەمە وەکو ئەوان ئاماژەیان پێ کردووە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ئەو یەزیدیانەی کە تا ئێستا لە کەمپەکاندا ماونەتەوە جێگە و وارگەی خۆیان بۆ ئاوەدان بکرێتەوە و بگەڕێنەوە سەر جێواری خۆیان هەروەها هەوڵێکی چڕیش بدرێ بۆ ئەو یەزیدیانەی کە تا ئێستا نادیارن کە قەدەریان نادیارە لە دەستی داعشدا بوون هەروەها ژمارەیەکی زۆر کە تا ئێستاش دەدۆزرێنەوە لە ناو یەزیدیەکاندا کە کراون بە عەرەب یاخود زمانی دایکیان لەبیر چۆتەوە یاخود ناوێرن بە زمانی خۆیان قسە بکەن یاخود بڵێن ئێمە یەزیدین بەهۆی ئەو زوڵمەی کە بەرامبەریان کراوە ئەوان هیوایان خواست کە هەوڵەکان چڕتر بکرێتەوە بۆ دۆزینەوەی ئەو یەزیدیانەی کە تا ئێستا لە سووریا و لە عێراقیشدا لە زۆربەی ناوچە عەرەب نشینەکاندا جێگیر کراون و لە ناو عەرەبەکاندا ماونەتەوە و بدۆزرێنەوە. بەڵێ سپاس بۆ خستنەوەی تەواوی زانیاریەکان.